بەڕاستی دەوری باڵاتان هەیە لە سنوورەکەمان. ئێمە وەکو ڕێکخراوەکانی سۆران کە لە 56 ڕێکخراو پێک دێین 6 ڕێکخراو هەستاوین وەکو بەپی یاسا کە 2 ڕێکخراو ئەتوانێت تۆڕێک پێک بێنێ. ئێمە 6 ڕێکخراو ئامادەکاریمان کرد بۆ دروستبوونی تۆڕێک بەلاوی تۆڕە ڕێکخراوەکانی سۆران بۆ هاوکاری مرۆیی، یعنی ڕۆڵی ئەم تۆڕە هاوکاری مرۆیی ئەگەینێ و بتوانین بۆ دەڤەرەکەمان کە خۆی لە چار قەزا ئەبینیتەوە بە هەموو شێوازەکەەوە هاوکار بین لە ڕووی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئومێدیشەکەین 56 ڕێکخراوانە کە 50 ڕێکخراومانە ئەو ڕێکخراوانە بە پێی توانای خۆیان و بە پێی عەز و ئارەزوی خۆیان لەم تۆڕەدا بەشدار بن تاوەکو بتوانین بە هەمومان چەت لەژێر چەترێک کۆ ببینەوە بۆ ئەوەی دەنگ و ڕەنجی سۆران بگەین بە هەموو شوێنێک لە ڕێگای کۆمەڵگەی مەدەنیەوە. ئومێد دەکەین کە هەمومان بتوانین دوور لە عیزب دوور لە حکومی، چونکە خۆی ناوی خۆی لە خۆی کە ناحکومیە بتوانین ئێمەش باش بە پشتیپەنا بەو کەسانەی کە هاوکارمان، چکۆ بەڕاستی ئەگەر بێت و هاوکارمان بن ئێمەش ئەتوانین و بە دڵنیاییەوەش هیچ فەشارش عیزبمان لەسەر نابێت.